سڵاو کاتە و باش ئەمن ڕاستیەکەتان دەوێت ئەوڕۆکە لە خەوێ هەستام یەکێک لەو ڕۆژانە بوو کە خەوەکەم پچکرد نەبوو، ینی یەک پشوو شەوێکە خەوتم هەتا بەیانی بۆ خەبەر نەهاتم و ئەوەش نیعمەتێکی گەورەیە کە ئەگە کەسێک هەیبێم بۆ خۆم نیمە بەردەوام خەوم وە خەبەر دێمەوانەوە کێشەیەکە لە وڵاتەی یەکجار زۆرە لێرە لە فەنلاند هەموو کەس کێشەی خەوی هەیە، بەڵام خۆش بە حاڵی و کەسانی کە کێشەی خەویان نییە و بەردەوام خەوی چاکیان هەیە. ئەوڕۆ باش خەوتم و بەیانیش زوو هەستام و توانیم نان چای بخۆم و بچم بۆ سەرکارێ، بەڵام لەسەر لە ڕێگایە کە گوێمدا بۆ رادیۆی ئەوەم بیست کە دیسان بۆ دووهەم جارەوە لەو ساڵدا بە پێی راپۆرتێکی دیکەی نەتەوەی گەشتەکان فینلاند بەختەوەرترین وڵاتە و ئەوڕۆکە باش خەوت بوو محاڵم باش بوو هەستم بە بەختەوەری دەکرد، بەڵام ئەو خەبەرە زۆرتری خۆش کرد بەڕاستی بۆیە خەبەری خۆش بۆ خۆی لە باری ڕۆحی و لە باری نەفسەوەی زۆر یارمەتی دەکا. خەڵکی فەنلاند بەختەوەرترین خەڵکن، دیارە 10 وڵاتیان ناوزەت کردووە و کە یەکێک لەوانە فینلاندە. وڵاتانی باکووری ئوروپای زۆر باش شمولی ئەو شتەی دەکەن، بەڵام خەڵکی ما وا تێدەگا کە دەڵێن شادترین خەڵکی وڵاتن، شادترین ناکرێت بە مانای شادترین بێ، بۆی هەیە ئەمن بۆ خۆم کەسێکی بەختەوەر بم، بەڵام هەمیشە شاد نەبم، ینی زار بە پێکەنین و خۆم هەڵاوێم و ئەوانە، بەڵام بەختەوەر بەو مانایە کە خەڵکەکە نیگەران نەبێ لە داهاتووی خۆی، نیگەران نەبێ لە باری تەندروستی و ساغی و سڵامەتی، نیگەران نەبێ لە باری بەڕێچوونی ئایا بەڕێ دەتوانێ بەڕێ بچێ، ئایا منداڵەکەی چی بەسەر دێ، لەو شتانە ئەوانە هەمووی بەختەوەریە. بۆ خۆم ئەو هەستم تێدا هەیە ئەوەی ڕاست بێ، ئەمن بۆ خۆم ئێستاگە بۆم بگونجێ بچمە وڵاتێکی دیش کە ڕەنگە بۆم بگونجێ بە پێوەی کە سیتیزێنی ئەو وڵاتەم هەیە دەتوان بچمە وڵاتێکی دیش بژیم و نا حازر نیم لەبەرەوەی کە ئەو شتانی کە بۆ بەختەوەری یەک بنەماڵەی هەن لە وڵاتەیدا هەن کەوا بوو ئەمن پێویست نییە بچم بۆ وڵاتێکی دی، ئەمن ئەو هەستم تێدا هەیە. ئەم پێم وایە کەسێک کە لە وڵاتی بتوان دەگەڵ کۆمەلگای وڵاتی خۆی بگونجێنێ ئەوەی هەز دەکا، بەڵام ئەگەرە تو نەتوانی لەگەڵ ئەو وڵاتی خۆت بگونجێنی ئەوە مەترسیەکی زۆر گەورەیە و ئەو کاتی ناومید دەبی، پێت وایە ئەو وڵاتە هیچ نییە، ئەو وڵاتە زۆریش ناخۆشە، بەڵام ئەتۆ کاتێک کە لێکۆڵنەوەکی گەورەی نەتەوەی گشتەکان دەکرێت بە دڵنیاییەوە لێکۆڵنەوەکەی وان گرنگترە و بڵین شارەزایانەتر بڕیاریان داوە هەتاوەی کە ئەمە دەڵێن ئەو وڵاتە خۆش نییە، ئەو وڵاتە باش نییە، ڕەت دەبێت کێشەکە لە خۆماندا بێمە کێشەکەی ببینینەوە. ئەمن پێم وایە ئەمیژە و هەستم هەبووە ڕۆژانێک کە پێم وایە وڵاتێکی زۆر خراپە هیچ نییە، بەڵام ئێستا بەو ئاکامی گەیشتوم کە هەڵەکە لە خۆم بووە، دا بۆیە ئەگەر بتوانین ئەو سەرچاوی ئەو هەڵەی ببینینەوە پێم وایە ئەمە یەکێک لە خۆشبەختترین وڵاتانی دنیاینە. سیر ئەوەیە وڵاتانی لای خۆمان وەکو ئێران و عێراقۆوانە زۆر لە دوایانە، دیارە ئێران یەکجار زۆر لە دوایانێ بەنیسبەت وڵاتانی وەکو عێراق و سووریا و یەمەن و ئەوانە لە ئاخرین بەشی ئەو لێکۆڵینەوەی دانیانی لە دوایین وڵاتەکان ئاخر وڵاتەکان کە ژیان تیاندا زۆر خراپە و کەس هەست بە بەختەوەری ناکە. ئەمن خۆشحاڵم کە لە وڵاتی دەژیم، هیوادارم ئێوەش هەموو لایەکتان ئەو هەستە و هەبێ، هیوادارم ئەگەر هەستە و نییە سەرچاوەکەی بدۆزنەوە، چونکی لێرە باشتر وە دەست ناکەوێت. ئەگەر لەو وڵاتی هەست بە خۆشبەختی نەکەی دڵنیا بە کێشەکە لە خۆتە دەبێت سەرچاوەکەی بدۆزیەوە، جا بە کۆمەکی ڕەفیقان بێ، بە کۆمەکی دکتۆری بێ، بەرپرسانی حکوومەتی بێ، خۆت بیر لە خۆت بکەیەوە، دەبێت ڕێگاکەی بدۆزیەوە و هیوادارم چۆنی ئەو شەوەی ڕابردووی من خەوەکەم خۆش بوو، ئێوەش هەموو شەوێکتان و منیش هەر هەموو شەوێکم وەک ئێوە خۆش بێ و دوور بن لە ناخۆشی. ڕۆژێکی خۆش.